بەبێ ئاگادارکردنەوە تا هەفتەك پێش ئەوەی پرۆسی خۆین دەست بکەم ئاگامانە نەبوو دوایوتیان بە سیستەم ئەوانە نەقڵ کراینە سەرتا بەخێر بن سەرچاوم وەڵا کێشەمان داخستنی قوتابخانەی دواناوەندی پەرێزانە بە ناوی پەرێزانە لێرە چەند ساڵە دواناوەندی لێ بەڵام ئەو ساڵ بە پاسایەوەی کە تەڵەبەمان کەم قوتابخانەکەیان داخستینە ئەوش بوو تەبارگرانەی بەسەر داک و باوشی تەڵەبەکاندا یەکەمین لەبەرەوەی ڕێمان دوورە زستانە سەختە بەفر و بارانش زۆر لێباری ناگەنە قەسرێت دوو گوند بەرە و چۆڵبوونە ڕوە خەڵک هەیە بارەکە لەبەرەوەی پێویستی داواکارین کە ئەو قوتابخانەمان بۆ بکرێتەوە. خۆت چەند قوتابیت هەیە کە لێرە ئەیان خوێند ئێستا لەکوێ خوێنن؟ من کچەکەم پۆلی 11ەیە ئێستا بە تەنیا مایتەوە بچتە قەسرێ بەڕاستی ناینێرم نەتوانم بینێرمە قەسرێ بەبێ ئاگادارکردنەوە تا هەفتەك پێش ئەوەی پرۆسی خۆین دەست بکەم ئاگامانە نەبوو دوایوتیان بە سیستەم ئەوانە نەقڵ کراینە هەرکە لەو مەکتەبە شوێ لە قەسرێ باشانی وای لێدێ کچەکە لە خوێندندا بوو بە تاکید دابڕێ ئەگە مەکتەب نەکرێتەوە دابڕێرێ وەڵڵا هەیە ئەمساڵ کە لێرە لە خوێندن دابڕاون پێویستە بکە بچنەوە بۆ قەسرێ. بەڵێ بە پێی ئەو راپۆرتەی دایتە پەروەردەی چۆمانەکردنێ بە 7 قوتابیان داوە بەڵام زیاتر لە 10 تەڵەبمان قوتابیمان هەیە کە لەو مەکتەبە خوێنی چوونەوەی ئەو قوتابیانە کە ئەچن بۆ قەسرێ هەتا چەند سەختە بۆ ئێوە بۆ ئەو قوتابیانە کە هاتووە بەڵێ زۆر سەختە لە بەرەو ناچێ شاخاویە ڕاستە ڕێگەی خەماقیرە بەڵام جاری وێ سیاری دەبڵە سریف بێتن سەر ناکەوێت لە بەر شەختە و بەفری زۆر گرفت بۆ هاتووی قوتابیان دروستە بێت لە وەرزی بەتاکید تەجروبەشمان هەیە پێش ساڵی 2010 کە مەکتەب لێرە بکرێتەوە چەندان زار ئەمە خۆت تەڵەبە بوومەتمە قەسرێ زاری وێ پاسمان پێ بۆ نزیکەی 12 تەڵەبە لەناو پاسدابوون هەم وەرگەڕانی و زۆربەی تەڵەبەکانیشمان دیندار بوون. باشە پێشتر ساڵانی ڕابردوو قوتابخانەی ناوەندی و دواناوەندی هەبوو لێرە ئەمساڵ بە پاساوێک چیان پێوتن هۆکاری داخستنەکەی چی بوو؟ ئەوەندی من ئاگادارم بەپێی هەموو شوێنیان زەحمەتە دەبی پۆلەکان دەمز بگرێن و هەم کەمیتە قوتابیانیش ئێستا هەر هەتا 6 سەرەتایی لێرە خوێنن لە پۆلینەوە بۆ پۆلی 12 ئەبێ بچنەوە بۆ قەسرێ بنەڕەتی خۆی تاکوونەوەیە بەڵام لە 7 و 8 و تاکو 12 ئەستە قەسرێ تا 6 بنەڕەتی لێرە داواکاری وێ لە ناوەندی و دواناوەندیش لێرە بکرێتەوە بەڵێ بتاکید.